والله ناڕەزاتەکانی ئەمە هەروەکو خۆیەتی لە جێی خۆی ماوە ئەو دوو داواکاری کامان بوو سی ڕۆژارێ موچەمان پێ بدرێ و زائیدەن موچەی کاملیشمان پێ بدرێت نازانم یعنی لەو ڕۆژەوە 20 دانە ڕۆژە کارمەندی هاتوچۆ لێرەیە ئەم هەموو ئەندام پەرلەمانەمان هەیە ئەمان بە حساب یعنی خوانەڵێن نوێنەری گەلین هیچ کەسێک دڵسۆزی ئەم کارمەندانە کەس نادۆ بەدەمانەوە لەبەرەوەی ئەمانەیە فشاری تر دروستکەین و ئەگەر ئەمەش فشار نەبوو فشاری تریش هەیە توانین بکەینە ساچی نووسنگی پەرلەمان داخەین و چیتر ناڵین بکرێتەوە بەڕێپێوانە چی نووسنگی پەرلەمان داخەین ئەگەر ئەوەش کاریگەری نەبوو ڕێگای ترەگرینە بەر